سلێمانی باشکۆوە یادی لە دایکبوونی پێشوای مرۆڤایەتی محەممەد درودی خوای لەسەر بێ دەکاتەوە. لەلایەک شیرینی بەخشینەوەی و لەلایەکی تر مناجات و خوێندنەوەی شعری ئاینیە بۆ ساڵیادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوای لەسەر بێ. ئەڵێ ئەم ڕۆژە چ ڕۆژێکە کەوا عالەم شڵەژاوە، هەر کەسێ بەجغارێ جگەری قیمەکراوە، دنیا پڕی ئاشوبە غەلایک بە عمومی، ئاسایشی لێمەنعا ئەڵێ هێرشی ئاوە، کامەی کە ئەڵێ خۆشیەتی دوورە لە میحنەت ڕیشەی دڵی ئاڵاوە بەسەر دەرد و بەلاوە، گیرۆ دێم عالەمە هەرکە بە سیاقێ کەوتونەتە زنجیرەی ئەلواعی بەلاوە، یا ڕەبی لەبەر حورمەت و ئیکرامی محەممەد ڕەحمێ بکە بە باقی ئیسلامە کەوا ماوە. ڕۆژێکی گەورەیە بە بۆنەی هاتنی ئەو فەخری کائیناتە صلی الله عليه وسلم پیرۆزبایی لە خۆمان لە ئێوە لە سەرجە مسلمانانی کورد دەکەین بە تایبەتی بە هیوای ئەوەی ئینشاءڵڵا ئەم یاد دەبێتە مای خێر و خۆشی بۆ میلەتەکەمان، نەمانی ئەم هەموو نەخۆشی و ناڕەحەتی و ئاشوب و ئاژاوەیە. لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم پیرۆزبایی لە خۆمان و سەرجە مسلمانانی جیهانەکەین بەگشتی و مسلمانانی کوردستانیش بە تایبەتی بە خۆشحاڵی خۆمان دەبرین بە بۆنەی دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە دابەشکردنی شیرینی. 12 ڕەبیع الأول ئەو ڕۆژەیە کە تێیدا محەممەدی کوڕی عەبدوڵڵا لەدایک بوو بە سەرەتایەک بۆ هێنانەتی دادی کۆمەڵایەتی و ڕەتکردنەوەی چەوسانە و کۆیلایەتی، هەروەها بوو بە سەرەتایەکیش بۆ هێنانە ئارای دۆخێکی جیاواز لەوەی پێشوو کە مرۆڤایەتی گیرۆدەی بوو لەسەر دەستی پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم. گۆڕانکاری گەورە لە مێژووی مرۆڤایەتی ڕوویدا و تا ئێستاش بەردەوامی هەیە. عومەر کەریم گەلی کوردستان، سلێمانی.